ناوم دڵشادە بە یەکێک لە گەنجەکانی کوردستاندا لە ئیشی چەق و سازی کە دیزاینەر و هەم چەق و سازیەکەی ئەەکەین و هەم لەسەر دیزاینیش دووبارە دروستیەکەینەوە. وەکو حەز و خولیایەکی مناڵی بوو معنی لە مێژە حەزمان پێکرد کە ئەویش بکەمەوە دووبارەکەمەوە، بەڵام لەبەر خوێندنە هەتا خوێندنەکەم تەواو کرد، دوای مەعەسەیدەل و شتەکانم تەواو کرد، هاتمەوە سەر ئەویشە لەوەی حەزم لێ کرد هەر ئەویشە بکەم، لەبەر ئیشی خولێ هیوایەت بی خۆشتر لەوەی کە ئیشی تر بکەی لەگەڵا. طبعاً ئەو ئیشانە کە ئێمە شەکەین لەسەر تەڵەبی خەرک چۆن داواکە چۆن حەزیان لێبی و هەچەند دیزاینێکی جوان بووی طبعاً دیزاینەکان دیسا ڕسمەکان لەو دیسان دیزاینەکەی دروستەکەینەوە. ئەو جۆرە ئاسنانەش کە لێ بەکارن دایمی مواد و ئاسن و کوالیتی بەرز لێ بەکاردێنێ، یعنی چ شتێک بی لە کوالیتیەکانی دایمیش ناڵێن هەموو پۆڵایەک ئەبێتە بە چەقو، هەر پۆڵایەک ئەبێتە شێوازێک لە چەقوەکە، هەموو چەقوەکەم و پۆڵایەکی بۆ نابێت. لەبەی پۆڵە چەند زۆران هەیە، پۆڵای سپی هەیە، پۆڵای ڕەش هەیە، تەمان ئەو پۆڵا سپی و ڕەشەش ڕقەم و شتیان هەیە. تەمام مۆزوعێکی تۆزێک دوور و درێژە، بەڵام خەرک ئەوەی شارەزابی ئەزانی چۆن باسی بۆکەن، ئەوەی شارزان هەبێ ئەزانین کە پۆڵای ڕەش بۆ چ بەکاردێ، بۆ چ شێوازە چەقوەک بەکاردێ، هەم پۆڵای سپیش بۆ چ باشە، بۆ چ شێوازە چەقوەک باشە، کامان ئاسانتر تیژ دەبێت، چا جوانتر لۆیشی زەخت لێکردنیان بۆ ئێسقانشکاردن زیاتر بەکاردەیان یان ئەوانەی بۆ شاخەوانی بەکاریان دەینن. تەمان ئەو چەقوانە مە دروستیانەکەین شێوازی دەستینە، یعنی ئەوەی نیە چەقوی شەریکە و شتەکانی زیاتر لە ئیشی دەست ئەچێ، ئەوەی زیاتر ئەو خەڵکەی کە داوەشەکە ئەو چەقوانە لای مە داوان ئەکەن زیاتر بۆ هەدیەتیان. تەمان شێوازەکانش ئەوێ هەموو شکلی چەقوەکان یەکەم جار ئەبڕین بە جوانی ئاسنەکەیەوەی لە دوای ئەوەی لەگە کابرا یە مشتریەکەمان پێکهاتین، ئاسنەکان ئەبڕین و ڕاستیەکەین و دوایکە لەناو کوورە دانین و هەمووی جوان ئەو ئاسنە دەبێت هەندێک دەوەکانیان خاستنەوەی پۆڵای ڕەشەکان پێویستی بە ڕاستکردنەوە دە و تەنەکردن هەیە، ئەوە بە پۆڵایەتەکەی ئەەکەین و پاش ئەوەی کە ئەو ئاسنانە هەموو پێویستی پێ شکلەکە ڕێک بێخی سافکە و جوانی بکەی، هەمووی کاتیەت و تەنیشکە سافت کرد، ئاسنەکانت کوون کرد و دارەکەتت لە ناودانە و تەمان دیسان سەقای ئەوێ، لەبەی ئەو ئاسنە کاتێت و ئیشی تێکەی وەکو خۆی پۆڵایەتی نامینێ، دەبێت دیسان پۆڵایەتی بۆ بینی و ئەو پۆڵایەتە دیسان گەرمیەکەینەوە لە ناو ڕوونا ساردیەکەینەوە، لەبەی ئەمە ئاو بەکاریشنیان زۆر جار قەدیم ئاویان بەکاردێن، بەڵام ئەو وە لە ئاسنەکەی کە زۆر ڕقبی هەم ناسچیەکە وی لێکە زیاتر ئاسانتر مەجارشکانی، بەڵام ڕوونەکەی لێکە تۆزێک تاخیرتر سار ببیتۆ وە لە کاتی ئاسنەکە زۆر بەقوتی لە ئاسنیش دی تێک نەچی. طبعاً ئەو یوتکانە بچووکەم وەم لێ کردێ بە مڕولی 2 سال تاوە لەوەی دەستپێکردن و خوێندنەکەم خلاص کرد، وەم لێ کرد بە جیهان بیناسی، نەک بەس بە کوردستان لە ناوە خۆمان دروستی بکەین بۆ خەرکەکەمان بنێرینی، لە بۆ ئیشەکە ئۆنلاینە بە هەموو لایەکە ئەبیندرێت لە هەموو دەرەوەی خاستان کوردەکانی کە لە دەرەوەنە زۆر داوایانەکەن و ئینەتکەوە نارێنەوەی کابرا ئینگلیز، لەوەی ئەمە پێیزەکەمان زیاتر بە کوردی قساگەین، هەموو کەسێک دەمە ناگا، بەڵام ئەوەی کە لە دەرەوەی زۆر داواکە لە بەریتانەوی لە نەمساوی لە سویدبی لە ئەمریکاوی بە هەموو شوێنێکمان ناردێ، بەس خۆمان نەناردێت. تەبعاً لەبەر گیانمان بۆ دەرەوەنیە خۆیان لەگە خۆیان دێن ئەبەن و یان خزمەتیان بۆ بنەوە، بەڵام بۆ کوناوە خۆمان تەبعاً گیاندنمان لەبەی گیاندنمانی خەرک پێویست ناکە بێ سەردانمان کە لە ناو دوکانەکە لە هەموو شوێنەکان ئەنێری، هەزار لە ناو کوردستان بی لە هەموو شارەکانی کوردستان بی لە ناو عێراقا بی، تەبعاً عێراق و کوردستانێک فەرقی نییە، هەر بە هەموو شوێنێکمان لە ناو عێراق و کوردستانەکەش هەیە.